بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی شیرینچا. ئەمشەو لە خزمەت جەنابی بەڕێز ماوەسا مەلا جعفەر محەممەد ئیمام و خەتیبی مسکەوتی برایەتی سەردەمای ماوەسەگیانەی خۆ بەخێر بێت. سپاس دەکەم محفوظ ئینشاءالله. ماوەسەگیان ئێمە حەزەکەین ئەم وەزعی هاتووەتە پێش، یعنی ئەم نەخۆشیە و ئەم بێتاقەتی و وەڕسی خەڵک و ئیترمانەوەی خەڵک لە ماڵەکانە و ینی پێویستی بە سەبرگرتن هەیە، پێویستی بە تاقیکردنەوەیکی قورسە. من نەخۆشیە بەڕاستی ینی زۆر شتی بە دوای خۆیان هێناوە، زۆر گۆڕانکاری گەورەی بە دوای خۆیان هێناوە. چۆن لەم ئیبتیلایە تێ بگەین، چۆن سەبر بکەین لە بەرامبەر ڤایرۆسێکا کە هاتووە ئیتر گەورە و بچووک لێ ترسێت، وڵاتەکان بە چۆکە هاتوون، اقتصادی وڵاتانی ڕووخانوە، دنیای کارەسات و شەڕ و مزاهرات و یعنی لە دنیای زۆر شتی دروست کردووە. ئێمە وەکو مسلمان بەڕاستی ضرورت تێبینێکی یاخود ملاحەزەی ئەم شتانە بە نەوعێکی تر بکەین، ینی ئەم قەدەرە بە نەوعێکی تر بخوێنینەوە. چۆن لەم قەدەرانە تێ بگەین؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله الصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه. زۆر سپاسی بەڕێز دەکەم بۆ داوەتکردنم بۆ ئەم بەرنامەیەکی جوان و شیرینە بەڕاستی. ئەم بابەتێکی زۆر گرنگە و زۆر هەستیارە، چونکە زۆربەی شارەزایان ئەڵێن ڕەوڕۆی ژیانە گۆڕێ، سیاسیەن، اقتصادیەن، ئیجتیماعیەن، لە ڕووی بیئیەن، یعنی لە ڕووی بیئیشەوە حتا وەزعی هەموو جیهان ئەگۆڕێت و گۆڕاوە. ئەتوانم بڵم دەقاودەق هەموو ئەم فەرمودەی تایە کە خوای گەورە فەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بِشَيْءٍ مِنَ الْخَوْفِ وَالْجُوعِ وَنَقْصٍ مِنَ الْأَمْوَالِ وَالْأَنْفُسِ وَالثَّمَرَاتِ وَبَشِّرِ الصَّابِرِينَ. يعني ئەمە جاران کە ئەم ئاەتەمان شەرح کرد بۆ خەڵکی تەنها ئاماژەمان بە یەک فەقەرەی ئەدا. مەسەڵەن خوای گەورە فەرمی ئێمە ئێوە تاقیەکەینەوە بەترس، بە برسێتی، بەکەم و کوڕی ماڵ، بەکەم و کوڕی مناڵ، بەکەم و کوڕی جەستەی خۆتان. بەڵام ئێستا ئەم بارودۆخەیاتوتە ئارەوە هەر هەمویانی تایە، ینی خەوفی تایە، جوعی تایە، نەقسی من الأموال والأنفس تایە، ینی هەمویانی تایە بەڕاستی هەمووی گرتووەتەوە. بۆیە ئێمە وەکو مسلمان وا دەزانم سەرمان لێ ناشێوێ، ئەبێ زۆر متمەکینانە و دامەزراوانە لەگەڵ ئەم بارودۆخە مامەڵە بکەین کە خوای گەورە فەرمێ وەبەشیر الصابرین، بە پێغەمبەری خوا فەرمێ بژدە بدە بۆوانی کە سەبریان هەیە لەسەر ئەم ئیبتیلایانە، لەسەر ئەم ناڕەحەتیانە، چونکە ئێمە خوای گەورە دروستی کردوین بۆەوەی کە تاقیمان کاتەوە بەڕاستی. الذي خلق الموت والحياة ليبلوكم أيكم أحسن عملا. كي جوانترين كردوا پیشانەدا کە ئەبێتە ئەکتەرێکی زۆر چاک و باش بۆ خۆی و بۆ دەوروبەری و بۆ کۆمەڵگاکەی باشە. ئەگەر وابوو الذين إذا أصابتهم مصيبة، جا بحثي شرحي أو صبرك أو صبرت شوانا، الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون. إيما ملكي خوين خومان، منالمان، مالمان، ولاتمان، کوڕەی زەویمان، هەموو بوونەوەر هەمووی مڵکی خوایە. ئەگەر ویستی لێبوو بیباتەوە ئێمە ئەڵێن ئینا لله وئینا ئیلەیه راجعون. جا بۆ مسلمان بۆیە ئەڵێم ئینسان ئەبێ زۆر دڵی متەمەکین و دامەزراوە بێت، چونکە مژدەی گەورەی ئەداتێ. وبەشیری الصابرین ئەمەیە کە ئەفەرمێ أولئك عليهم صلوات من ربهم ورحمة وأولئك هم المهتدون. سي مجدي يجلس ريك دات يكم صلوات، دوهم رحمة، سيهم هداية ورينموني كبر دوام لجير شاوديري وهداية دزجيروي خواي پروردگاره، يعني خواي جورا دسي لبرنادا أو دعاء پیغمبري خواي ديت دي كأفرمي لا تكلني إلى نفسي طرفة عين، بقدر تلوكاني شاي خواي جورا ممدن دستي خوم. أم وأولئك هم المهتدون أويا براستك كخواي جورا فرمي إما دز ليوبرنادين ورنمونيتانكين وسرپرشتيتانكين وشاوديريتانكين ودستانكين بوي كام تشاكو كام باشا كوابي إما وكو مسلمان همو مسلمانان بيويستا چاوکراوە بن لەم بارودۆخە هەوڵ بدەین سەرکەوتوانە مامەڵە بکەین، نەدۆڕێین، نە ترس چۆکمان پێدا بدا، نە برسێتی چۆکمان پێدا بدا، نە نەخۆشین چۆکمان پێدا بدا. ئەسڵەن ئەم هەمووە موسیبەت و بەڵایی کە ڕووی کردوتە ئێمە ئەو ئاماژەیە بەوەی کە
خوای پەروەردگار تەرکیزی لەسەر ئێمەیە چاوی لەسەر ئێمەیە چونکە لە حەدیثێکی قودسیە خوای گەورە فەرمێ لە ڕۆژی قیامەتە گلەی لە هەنێ عەبدێکا فەرمێ من نەخۆش کەوتم نەهاتن بۆ لام ئەوێن شەفەر من خواییان تۆ ڕەب العالەمینی تو چۆن نەخۆش خوای گەورە فەرمێ فڵانە کەس نەخۆش کەوت من لێو نەهاتن ئەم حەدیسە مانای زۆر زۆری تایە یعنی نەخۆش هەمیشە لەگەڵ خوایە نەخۆش هەمیشە خوای لەلایە بۆ چونکە دڵی ناسکە چونکە هەمیشە چاوی لە قیامەتە هەمیشە چاوی لە ڕەب العالەمینە هەمیشە چاوی لە سەر و ئاسمانەکانە هەمیشە چاوی لە دەسەڵاتێکە کە بەهانایەوە بێ کە خوایە کەوا بێ ئینسانی نەخۆش ئینسانی مبتەلا ئینسانی بەڵاوی ئینسانێک کە هەمیشە معڕەزە بۆ مصیبەت و بەڵاو ناڕەحەتی یا بەڵاو مصیبەت و ناڕەحەتی دەورەی داوە ئەمە هەمیشە خوای لەبیرە خوای لە یادە وخوای گەورەش ئەوی لەبیرە و لە یادە چونکە ئەوەتانی حەدیسەکە فەرمێ من نەخۆش کەوتم تۆ نەهاتی بەلام یعنی خوای گەورە ئەوەندە گەورەی ئەدا بەم ئەهلی مصیبەتە خۆی ئەشوبهێنێ بالله تشبيه ولله مثل الأعلى خوي أشبهنا به خدي نخوشك خدي أهلي بلاك خدي أهلي نارحتيك كوابي إما مرتبة بلايك برزة بو إما با نخوشي نكوتبين بلام مادم مظنتي نخوشي من هي باشا أجري توجبون من هي بتاعي بلاو خطرة كوابي إما يشهر حكمي نخوش من هي ما وصل أجر لو آياته وهمتر أو جنابة آياتك تخوان دوام كأخير آياتك فرمي بوشي بويك هتا بقنا أو قناعتي إنا لله وإنا إليه راجعون بقنا أو حقيقة مدلولة قرسيك قرآن ايبت إنسان كان دور نكونه الأخوة بلكو خلقك غافل بو إنسان كروي كرد ماديات روي كرد شهوات روي كرد دنيا غفلت روي تيكات وك أمن خوشيانا بشيك بالرحمة إخواتا إنسان بقرتوب أو قناعة كل يقوريك إنا لله وإنا إليه راجعون رنگ ضعيفو بلاي خلق بس زوريني خلق رنگ لاوازبو من لواكا بيران شوبتو كاغرينو بلاي خوا قيامتيان بير نمابي اوشتانيان بير نمابي خوا هندي جار هنديك لبشيك لو بانوراما قوريكا أم قدر قوراه هنا بريتي لفيروس وبريتي لنخوشي وبريتي لأمشتانا يعني بشيك لو الرنگ يعني علاجي أو حالة قوريه بكا كجناب العمرجت فيكر شكا جاري واهي أقر يما سيري نيوجا ببارانا ونيوجي هنا كاين نيوجي خورگیران و ڕۆژگیران ئەمانە هەمووی مانگیران بۆ ئەوەیە کە نوێژی بۆچی هەیە تەسبیحاتی بۆچی هەیە بۆ ئەوەی کە خەڵک ئەم دیاردەیە خی گەورەی خاتۆ بیری خەڵکە تەجدیدی عیبادەت بکەن یان تازە بۆ پەیوەستبوون بەخوای گەورە کەواتە ئەم مەسەلانەش بەشێک لەو قدرە ئەوە ئەگرێتەوە کە خەڵک بەڕاستی بیری چۆتەوە کە خی گەورە هەیە بیری چۆتەوە کە قیامەت هەیە تا بگەڕێنەوە بۆ ئەو حقەتی کە ئینا لله و ئینا ئیلەیهی راجعون ڕاستە بۆ تەصدیقی فەرمایشتەکەی جەنابەت خی پەروەردگارە فەرمێ وَلَنُذِيقَنَّهُم مِّنَ الْعَذَابِ الْأَدْنَى دُونَ الْعَذَابِ الْأَكْبَرِ لَعَلَّهُمْ يَرْجِعُون يعني خی گەورە فەرمێ ئێمە تووشی عەذاب و ناڕەحەتیەکتانەکەین لە دنیا عەذابێکی کەم ئەدنا من العذاب الأكبر ويدو روبروي عذاب ترسناك وقوركي قيامت نكونوا لعلهم يرجعون بوي بقرنوا يعني بوي توبة بكن بوي خوتان بيوس كانوا بخواي پروردگارو هموشتيك لم جهان دا حكمته قوريتها چونك خوايك هالي أسوريني الحكيمة يعني خواي پروردگار لم جهان دا يق إشناكا نابجيبه يعني هيشتكي لدزدر نشوه هيشتكي لدزدر نشوه وهموشي لكمال حكمتها جێبەجێەکە و ئەنجامی ئەدا بەڵێ فعلەن وایە من ئەو فەرمایشتەی جەنابەت لە مامۆستا سەعید نورسی بینیوە خوێندومەتەوە کە ئەفەرمێ یعنی نەخۆشیەکان هۆکارێکن بۆ پەیوەستکردنی عەبدەکان بەخوای پەروەردگارەوە هۆکارێکن بۆ پەیوەستکردنی عەبدەکان بە قیامەتەوە بۆ ئەوەندە دڵیان بە دنیا خۆش نەکەن بۆ ئەوەی ئەوەندە دڵیان مەسەلەن ئەوەندەی کابرای لە شتاغا ئیتر لە بیری قیامەت شتان نامێنێ بەڵام نەخۆش کەوت و نەخۆشینەکەی وردە وردەوای لێ هاو کە خەریکە دەستی ئەبچڕێ ئیتر ڕوە کاتە قیامەت بەتەواتی هەروەزە ماوەسە بن نەسە فەرمێت ئەو کاتی کە مانگە گیرێت ئەو بینە کاتی ئەو نوێژەیەکە نوێژی مانگیرانە کاتەکەی بەسەرەشێ کاتێککە مانگ بەربوو ئەم کاتش کە ئێستا ئەم مصیبەتە هەیە ئەم ناڕەحەتی هەیە ماوەسە ئێمە خەڵکی موسڵمان لە ماڵەوە دانیشتووە دڵی بێتاقەتە وەزعێکی اقتصادی و خراپ و ئیداری خراپ لە وڵاتەکەمانە هەیە یعنی لەم کاتانەیە
چه فرسەتێکە بۆی کە مسلمان بەڕاستی مراجعاتی خۆی بکات کتێب خوێنێتەوە قورئان بخوێنێ زیکری خی گەورە بکە چی بکات لە ماڵ و ئیسیسماری ئەو کاتە زۆر زێڕینە بکە کە بڵین دوکانی داخستۆ لە ماڵەوە دانیشتۆ بە زۆری مانگ نییە 2 مانگ لە ماڵەوە ماوەتەوە ئێستش خی زانێت تا چەندێکی تر یعنی هەمۆسا درێژا کێشێ ئایا چۆن ئێمە بەرهەمی بینین بۆ قیامەتمان بەقا ئەمان دەستکەوێت یعنی ئەم کاتانە مۆری بەقای لێ بدرێ بۆ قیامەت یعنی چه فرسەتێکی ئاوایە بۆ ئێمە ئەوەندەی کە من ئاگادار بم چۆن طبیعەتی ئینسانەکان جیاوازە ئیشتیهایان بۆ خواردن هەرێکی حەزی لە شتێکە هەمووی حەزی لە یەکشە دنیا بۆ ئەم مەجالەی جەنابیشت کە ئاماژت پێدا طبیعی ئینسان مختلفە یعنی هەیە بە نوێشکردن زۆر شەحنە بێتەوە هەیە بە ذیکر هەیە بە مطالعە هەیە بە بەخشین باشە بە سەدەقات و بەخشین و دەستگیرۆی فەقیر و هەژاران هەیە بە سەبر هیچێک لەمانی پێ ناکرێت بەڵام زۆر سابیرە زۆر دامەزراوە تووشی هیچ با بڵین کەوتن و لە خشەیەک نابێت لەبەرەوە بێ بەڕێی من هەموو کەسێک خۆی فەحسکا بزانێ ئەتوانێت چی بکە ئەتوانێت چۆن ئەم هەلەیە بقۆزێتەوە گەورەترین سەرۆتی پێکۆ بنێ بۆ قیامەتی خۆی جا هەیە بە ذیکر و ئەوراد ئەتوانێەوە بکە هەیە بە نوێژ ئەتوانێەوە بکە هەیە بە ڕۆژوگرتن ئەتوانێەوە بکە هەیە بە سەدەقات و خێرات و سەلی خۆراکی و دەستگیرۆی هەژار و فەقیران زۆر زۆر زەروریشە هەیە هیچ لەمانی پێ ناکرێت بەڵام ئەتوانێت سەردانی خزم و ناسرا و کەسەکانی خۆی بکە زمانێکی شیرینی هەیە بچێتە لای نەخۆشیێک سەر چاکە بێتەوە کاک شێخ ئێمە چوین برایەکی بەڕێز تووشی ئەم دەردی هینە بوو شێرخەنجە من لێرە تەلەفۆنم بۆ کرد لە شارێکی تر بوو لەگەڵ دووسێ مامەسایتر بە تەماوی بچین بۆ لای بە حاڵ قسەی بۆوا کرا وتی زۆر هیلاکم زۆر پاکمە زۆر ناڕەحەتم وتمە لەگەڵ مامەسا فڵان و فڵان 4 مامەساوین بەتەمای بین بۆ خزمەتە وتی وەڵا عەزیز مەکێشن بەخۆ من ناتوانم سەربەرزکەم لە جێگا و هیلاکم و ئیترتم با بڕین بە سایاقیمان لەگەڵا بتم هەتا زوو بڕی درەنگترە بە تەسەوری منوتم ناگەین پێی وفاتەکە ڕۆیشتین باوەڕ دەبێت کە ڕۆیشتین بە حاڵ سەری بەرز کردەوە لە سەر قەرێوەڵەکەی کە چوینە لای بەڵام وەختێک هەڵساین هاتینە دەرەوە هەتا دەرگای حەوشاو لەگەڵمانە باشە ئەوەی پێخۆش بوو ئەوەندەی پێخۆش بوو وەکوتی سوێن بخوا ئێوە هاتون خوای گەورە شیفای بۆ ناردوم جا سەیریکە یعنی جالە سەرۆکە گەڕاینەوە هەر هەمومان قەنەعەتمان بوو ئەم ئیژەی کە کردومانە بەقەدەر حەجە زیاتر خێرمان بۆ نووسراوە چونکە برایەک خۆشی وتی دەیان جارەوی دووەڵ ئەی وەڵاهی ئاوە بە برنیشی ماڵەکەمانە گەڕاوم بە دوای مەلەکەل مەوت ئێستا ناتۆزێکی گیانم دەرەچێت بەس کە ئێوە هاتون کوڕوەڵا زۆر باشم هیچم نییە الحەمدوللا شکر تا ئێساش زۆر باشە کەوا بێ وەختی وە هەیە سەردان و عەلاقات و بەسەرکردنەوە و دوو قسەی خۆش بۆ خەڵکی و هەیە ڕووخاوە بە تەواوەتی بەڵام دانیشە 4 قسەی خۆشی بۆ بکە بەقەدەر دنیایەک معنەوێتی بەرزە بێتەوە و گەورەترین سەروەت و سامانێکی قیامەتیش من یا تۆ یا ئەو کەسی کە ئەتوانێت ئەو قسە شیرینانە ئەو زمان شیرینە بەکاربێنێ بۆ خۆی دروست بکات و کۆ بکاتەوە لەسەر ئەگەر پێت نەبڕم ئەوەی ئاماژت پێکرد خاڵێکی زۆر گرنگە کە ئێستا بە تایبەتی علاقاتی کۆمەڵایەتی و اجتیماعی یعنی هەر پێشتریش کەم بوو ئێستا بەهۆی ئەم درمەیشەوە یعنی زۆر کەمی کردووە بەشێک لەوەی کە هۆکاری ئەوەیە کە ئەمەی نەهێڵاوە بەڕاستی کە ئەمەی موسڵمان زۆر بەڕاستی سیلەی ڕەحم و علاقاتی اجتیماعی و وەلای نەخۆش جەنابەت فەرموود بۆ سەردانی خسەر قەبران ئەمانە کە زۆر مسلمان تۆکمە ئەکات یا ناو مزگەوت ئاهلی جەماعەت و مزگەوت و ئەمانە بەشێکی زۆری ئەم مەجای ئینتەرنێت و فەیسبوک و تەلەڤیزیۆن و ئیعلام و ئیخبار و یعنی مەشغوڵکردنی خەڵک بە تەواوەتی بەوەی کە چی ئەگوزەرێ ئەبێ گوێم لێ بێ چی ڕوئەدا لە شەقامە ئەبێ بیبینم ئەمە زرێکی گەوری نییەوە لەم لایەنە گەوری کە جنابەت باسیەکەی کە ئێمە بەڕاستی ئەو لایەنەمان فەرامۆش کردووە کە لە کاتێکە سە جنابەت لەگەڵ و مامۆستا بەڕێزانە کە چوون بەلایەوە نەخۆشە چەنێ ئەو پێخۆش بووە چەند قات ئێوە دڵتان ئیسراحەتی کردووە یعنی زۆر جار عیلاجی بەشێک لەو حاڵەتە بێتاقەتیانەی خۆمانەکە کە تۆ سەردانی نەخۆشیەکەی پێشەوەی ئەو چاک بکاتەوە یا ئەو عیلاجی ئەو بکات لەبەرەوە جنابتان ئامۆژگاریتان چیە بۆ موسڵمانان کە ئەم مەسەلانە کە قورئان و فەرمودەی پێغەمبەر سەلەم زۆر تاکیدی لێکە کە سەردانی نەخۆشەکە علاقاتی سیلەی ڕەحمەکە حتا ئەگەر بە تەلەفۆنێکیش بێتەوە مسلمانە بەسەر بکەیتەوە یارمەتی کەسێکە ئەمانە چۆن ئێمە لی تێبگەین و چۆن بتوانین زیاتر ئیدامەی پێبین و گەشەی پێ بدەین لە ناو مجتەمع و کۆمەڵگاکەمانە وەڵا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەفەرمێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعنيه زۆربەی ئەو شتانە ما لا يعنين بەڕاستی مامۆستای بەڕێز یعنی کابرا دائنیشێ نەک بە سەعات بە چەندین سەعات لەسەر فەیسبوک لەسەر ئەنتەرنێت دائنیشێ وەکو جەنابەت فەرمووی هیچ پەیوەندێکی بە ئەوە نییە یعنی هیچ ئیزافەیەک ناکا بۆ ژیانی ئەو ئیلا خەم و خەفەت و گوناه نەبێ
وەختی هەیە بێتە گوناه وەختی هەیە گوناه نییە بەڵام هەر خەم و خەفەتی بۆ زیاکە لە باتی ئەمانە خۆی مەشغوڵ کا بە شتێکە کە ئیسفادەی هەبێ یا بۆ دنیای یا بۆ قیامەتی یا بۆ هەردووکیان یا بۆ هەردووکیان خۆی بە یەکێک لەمانەوە مەشغوڵکە ئەگینا بەڕاستی خۆ مەشغوڵکردن بە فەیسبوک و بە ئەنتەرنێت و بە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەر هەمویان بە هەر هەمویانەوە هیچ ئەگەر مەسەلەن کابرا لە 24 ساعاتەکان نیو ساعاتێکیشی بداتێ قەی ناکە بەڵام معنای نییە کە کابرا هەتاوەکو بانکەی بەیانی خەریکیەوە بێ من زۆر جارەڵم وتومە لە مزگەوتیشا ئەو خی گەورە داوای ئەومان لێکات لە کاتی بەیانیا پێش بەیانی هەڵسی نیو ساعات کورە نیو ساعات نا 10 دقە دوور کانێش بکەین کە 10 دقی پێ ناچێ 5 دقی پێچێ ناتوانین ئەوە بکەین بەڵام لەسەر فەیسبوکەکە هەتا ساعات 2-3 شەو ئەمێنین و بە دیاریوە کەوا بێ ئەمە خەلەلێکە ئەبێ ئێمە چارەسەریکەین بەڕاستی ژیانی خەڵک تێک چووە بە هەمومان ئەبێ ڕاستی کەینەوە و بە هەمومان ئەبێ ئاڕاستەی کەین بە شتێک کە لە قازانجی خۆی بێ بۆ دنیای بۆ قیامەتی و بۆ هەردووکیان لەبەرەوە ئەگەروانەکە بەڕاستی تووشی زەرر بێت هەر هیچی پێ ناکرێت هیچی پێ ناکرێت دانیشە ذیکر بکە من بە خزمەتی حەدیثێک گەیشتم هەرچەند حەدیثەکە زۆر دەرەجەی صحەتی بەرز نییە ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرمێ سڵاسم هەر کەسێک لە شەو ڕۆژێکە 1000 جار سەڵاوات لەسەر من بدا لە ڕۆژی قیامەتە پێشبڕکیەکە لەگەڵ منە لەوەی لە پێش منە بچێتە بەهشت باشە کەوا بێ ئێ باشە ئەگەر ئەم حەدیثە ئەگەر ضعیفیش بێ بەڵام تۆرە خۆ ئاەتەکە ئەفەرمێ یا ئەیها الذین آمنوا صلوا عليه وسلموا تسلیما باشە خۆ حەدیث صحیحمان هەیە فەرمێ هەر کەسێک سەڵاواتێک لەسەر پێغەمبەر بدا خوای گەورە 10 سەڵاواتی لەسەردا یعنی تۆ 1000 سەڵاوات لەسەر پێغەمبەر بدەی خوای گەورە 10000 سەڵاوات لەسەر تۆدا باشە یعنی حەدیثی صحیحتر هەیە لەم مەجالە کەوا بێ هەر لە مەجالی ذیکرا کە من بۆ ئەزانم 1000 جار سەڵاوات بدەی لەسەر پێغەمبەری خوا بە ساعات و نیوەک تەواویەکەی باشە بە ساعات و نیوەک تەواویەکەی بۆ نەتوانین ئەمە بکەین کە ئەبێتە سەروەتێکی زۆر گەورە و لە بن نەهاتوو بۆ قیامەتمان هەموو ذیکرەکانی تریش هەر بە هەمان شێوازن یعنی کابرا ناتوانێت بەخشی خۆتوانێت ذیکر بکە خۆ ذیکر پارەی تێ ناچێ وانە لەبەرەوە بەڕاستی ئێمە بە هەمومان ئەبێ لە خەمی ئەم حاڵەتا بین ئەوەیشی نەخۆشە دڵی بەوە خۆش بێ هەموو ڕێی عولەما لەسەرەوەن هەموو چرکە ساتێکی عیبادەتە بەو مەرجەی سابیر بێ و شاکر بێ سابیر بێ لەسەرەوەی کە تووشی هاتو ئێمە ئیسا هەمومان عەرزم کردی لەسەرەتا حکمی نەخۆشمان هەیە بۆ چونکە ئەوەتانێ مەسەلەن ئەوترێ خۆمان کەرەنتینە بکەین پێشمان نەوترێ خۆشمان هەر لە خۆمان حەزرێکمان هەیە ئەترسین هەر بە حاڵ هەڵەمەت یەگەرین ئەڵین تۆ بڵێ کۆرۆنامان نەبێ وانە کەوابێ هەمومان ئەوەتین لە حاڵەتی نەخۆشیە هەموو لە حەزاتێکمان ئارەزومان لێبێ ویستمان لێبێ شاکر بین و سابیر بین ئەم دوو دەرەجە بۆ خۆمان بپسڕین هەموو بێتە عیبادەت کەوابێ ئەبێ خۆمان زۆر دڵتەنگ نەکەین پارەمان نییە لەگەڵیا لەوانەی حساب کەسێک چاوی لێمان بێ لە بەرنامەکە بڵێ خرمامەسا تۆ بەحسی چیەکە ئێمە پارە نییە لە گیرفانە خۆ لە ئاەتەکە سەرەتا فەرمێ وەلەنەبلوەنەکم بشەیء من الخەوف والجوع باشە یەکسەر بەحسی جوعەکە جوعانی برسێتی نەبوون هەر ئێمە نەبووین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە شیوی ئەبو طالیبە 3 دانە ساڵی ڕەبق هیچ نەبووە بیخۆن سەحابە فەرمێ پارچە پێستەمان هێناوە دۆزیمانەتۆ لەو دەشتا لەو کەژە هێناومانە 3 شەو و 3 ڕۆژ کوڵاندومانە و ئاوەکەیمان داوە بە خۆمان و ماڵ و منداڵمان ئەوەمان خواردووە ئێمە شکر الحەمدوللا جارێ نەگەشتوونەتە ئەوە کەوابێ هەر ئێمە نەبووین تووشی برسێتی بووین باوباپیری ئێمە یعنی بڕۆ ساڵی 50کان و چلەکان گرانی و نەبوونی زۆر بۆ بەڕاستی یعنی خەڵک بەدەگمەن دوێنەی دەستکەوتووە و شێلمی دەستکەوتووە ئەوە بخوا بەڵێ تۆزێک دڵەکەی مرتاح بوو بۆچی مرتاح بووە لەبەرەوەی ئاگەی لە دنیا نەبووی ناو کاتەش ئاسەوارەکانی حەربی عالەمی دووەم بۆ زۆر دنیا وێران بووە بەڵام ئاگەی لە دنیا نەبووە نە ڕادیۆی هەبووە نە تەلەڤیزیۆنی هەبووە نە ئەنتەرنێتی هەبووە نە مۆبایلی هەر ئاگای لە لادێکی خۆی تۆزێ بووە یان نەیبووە ئەویش وەختوی هەموو جارێکی ئاگای لە لادێکی خۆی بەتەواتی نەبووە لەبەرەوە مرتاح بووە ئەگینا ئەگەر ئاگەی لێ بۆیە مرتاح نەبوو لەبەرەوە ئێستا ئێمە پێویستە لەسەرمان بەڕاستی دڵمان بەوە خۆشکەین کە ئێمە عەبدی خواین و ئەبێ شتێکیش هەیە بیزانین ئێرە شوێنی ئیسراحەت نییە ئێرە شوێنی حەوانەوە نییە ئەوە نیە پێغەمبەری خوا بە حەزەتی خەدیجە خاتونە فەرمێ لا ڕاحەتە بەعد اليوم دوای ئەوەی کە ئیتر ئایەتی بۆ دابەزی و ئینزار داوایان لێکرا قم فەئەنذیر ئیتر فەرمی لەمە لە ئیسراحەت نییە حتى ماوسا ئێستا ئەوەی کە زۆر جار لای خۆمان خەڵک قسەیە کران و کاکە هەر ئێوە بجا ئێمە هەر فێری خەڵکی ماوەسایان و دوان خوازان و ئیسلام خوازان فێمە فێریەوەکەن کاکە جیانی ئیسلامی هەر فێریەوەمانەکە کە خەڵکی دنیا هیچ نییە و دنیا هەر ئاوا ناڕەحەتی بۆ هەر ناخۆشی بۆ بڕێتەوە و قیامەت ئەسڵەکەیە
ئەی بۆ ئەوروپا ئاواژی لە کاتێکا جوابی ئەمە ئێستا دەستمان کەوت کە ئەوروپا لە ئێمە وەزعی زۆر خراپتر ینی هەر لە ڕووی اقتصادی و لە حتا لە ڕووی صحی و مامۆستا تەندروستی وەکە وڵاتانی ئەوروپا زۆر هەش بوو ینی ئەوە بوو کە زۆر داڕوخاو بوو ینی زۆر زوو بەڕاستی پێوە دەرکەوت عیبعارەکانی مەجای تەندروستی و مەجای ئابووری و هەموو مەجالەکانی پێوە دەرکەوت لەم ڤایرۆسێکی زۆر بچووکە کەواتە لە دنیا وڵایەتێکە ئێساوەدانی ڕەشپێسەکان و سپی پێسەکان چ فەرقەیەکە لەسەرەوە ڕاستە خۆی کاک شێخ ئەوەی کە بەڕێزت فەرمووت تەواوە بەڵام ئەبێ یەکشت هەبێ بیزانین ئێمە لە مەقامی چیان ئێستا ئێمە لە مەقامی ڕەفاهیەتانین تا بڵین وەرن بە بیر لە تەقەدوم و پێشکەوتن و بکەین و چۆن ئەم شکرانە بژێریەکە جێبەجێ بکەین ئێمە ئێستا لە مەجالی لە مەقامی مەصائبین لە مەقامی مصیبەتین مەقامی مصیبەت سەبری ئەوێ حاڵی بوونی لە دەوروبەری ئەوێ مەسەلەن نەخۆشە کابرا نەخۆشە چی پێڵێ ئێڵێ هەڵسە بڕۆ برنج و فاسولیا خۆ ناتوانێت و ناتوانێت شۆر باش بخوا کەوا بێ پێویستی بەشتی ترە ئێمە هەمومان ئێستا لە هەموو لایەنەکانی ژیانمان و نەخۆشین سیاسیەن نەخۆشین اقتصادیەن نەخۆشین ئیجتیماعیەن نەخۆشین جەستەییەن نەخۆشین بەڕاستی دەرونیەن نەخۆشین ئێمە هەمومان بیرمان دێت لە ساڵی هێشتاکانە خەتیبەکانمان بەحسی نەخۆشی دەرونیە کردیان خەڵک لە ئەوروپا خۆی کوژێ گشتمانەوە نامە بەلامانە عجایب و باشە کابرا چۆن خۆی کوژێ ئێستا لەلای ئێمە خەڵک خۆی کوژێ لەلای ئێمە خەڵک تووشی نەخۆشی نەفسیە بێ من و تۆ لە ساڵی هێشتاکانە هەرگیز نەمابیستۆ کابرا تووشی نەخۆشی نەفسی ببێ هەر بەجددی کوان هەموو سلێمانی یەک دکتۆری نەخۆشی نەفسی تیا بووە ئێستا چەند دکتۆری نەخۆشی نەفسی هەیە نەخۆشی ئەوەندە زۆر بووە یعنی بەرناکەوێ بەڕاستی لەبەرەوە بڕۆ هەرچی لای هەرچی مامۆسایە هەر ڕۆژی دەکەزیێت یەکێ لە سحرم لێکراوە یەکێ لە تووشی نەخۆشی نەفسی بۆ یەکێ تااقەتی خۆشەوەدنی و یەکێ تااقەتی سەردایە نانی نیە و یەکێ نان ناخۆ یەکێ چی ناخۆ گشتی تووشی نەخۆشی نەفسی بوو ئەمە چی ئەم حاڵەتە پێویستی بەوە هەیە کە بارودۆخەکە ڕوونکەینەوە و خەڵک تێبگات لەوەی کە بەڕاستی ئێرە شوێنی ئیبتیلایە ئیبتیلا بە دیوە باشەکەیە بە دیوە نیعمەتیەکەیە کار ئیبتیلایە بە دیوە مصیبەتەکەیە هەر ئیبتیلایە جا ئێمە قەدەرن وایە تا ئێستا لە حاڵەتی ژیانی ئێمە تا ئێستا هاتوین هەر بە دیوە مصیبەتەکە ئیبتیلامان هەبووە هەر بە ناڕەحەتی و دەربەدەری و ئاوارەیی و ئەنفال و باشە کیمیا باران و قەرزاری و نەبوونی و برسێتی و چی ئەو چی و چی بەمانە تاقی کراوینەتەوە هێشتا نەمان بینیوە ڕفاهێتێکی خۆش تا ئەو کاتە بەرنامەدانین بۆ شکرانە بژێری چی بکەین کە پێویستە چی بکەین ئەگەر خوای گەورە بەوەش تاقی کردینەوە ئینشاءڵڵا و کاتە مەردی مەیدانی ئەو مەجاالەی شەبین ئینشاءڵڵا ماوسەگیان ئێمە یعنی عیلاجی ئەم حاڵەتە یعنی لە ڕوانگەی قورئان و سونەتی پیامبەر صلی الله علیه و سلم یعنی ئەم مصیبەتەی سەبڵین ئەم نەخۆشیەکە هاتووە زۆر کەس خۆی ناپارێزی زۆر کەس ئەم مەسەلەیەش تقریبا تێکەڵ بە بعضی مەسائلی سیاسی بوو یعنی هەندێک جار بەداخەوە کە خەڵک سە خۆپارێزەکە وای لێ هاتووە کە بە خەڵکێک بڵی خۆپارێزە لەم دەرمەوە ئەزانێت تۆ ئەڵی کاکە یا مەچۆرە دەرەوە یان کەرنتینە شتێکی باشە وازانێکامە تۆ دیفاع لەلایەکەکەی لە شتێکەکەی لەبەرەوە بەس وەکو مسلمان ماوەسە ئێمە ئەگەر کەسێک نەخۆش بێ سەبڵین هەیە نەخۆشە هەیەم دەرمەی گرتووە بڵێ لە سلێمانیایە لە هەولێرە لە شارەکانی ترایە چەندێک گوناهبارە بێ کە بەخۆی بزانێت نەخۆشە و بچێ بۆ مزگەوت خەڵک توشکات بچێتە ناو بازار بچێتە ناو کەسوکاری یعنی چەندێ ضرورە ئەم ئینسان لە ئاستی مەسئولیەتی ئەوە بێ کە بەڕاستی یەکەم خۆی کە هەستی بە دیاردەکە کرد فحسی خۆی بکە دووهەم یعنی خۆی بپارێزە لەبەرەوەی کە خەڵک توش بکە گوناهبارە بێت چەندێک گوناهبارە لەوە ماوەسە وەڵاهی یەکەم جار بە ئەوە عەرزی بینەرانی بەڕێز بکەین کە خۆپارێزی واجبە خۆپارێزی واجبە لە گوناه فەرزی عینە خۆپارێزی واجبە لە نەخۆشین فەرزی عینە من واجبمە نەکە لە من نەخۆشینە لە هەموو نەخۆشینێکی واجبمە خۆم بپارێزم خۆم پاکوتەمیز بم پاک و خاوێن بم بەڕاستی ئاگام لە جلوبەرگی خۆم بێ ئاگام لە جەستەی خۆم بێ باشە نەچمە شتێک نەخۆم کە حرام بێ ئێمە لە فیقا خوێندومانە نانی سوتا خواردنی حرامە بۆ چووکە ئەبێتە سەبەبی نەخۆشی ئەوە ئێمە مەسەلەن لە فیقا خوێندومان ئەوە کەوابێت تا ئەوێ خۆپارێزی گرنگە کەوابێ خۆپارێزی واجبە و عیبادەتە چۆن خۆپارێزی لە گوناه واجب و عیبادەتە ئەوەش خۆپارێزی لە نەخۆشین و دەرد و بەڵا واجبە و عیبادەتیشە کە خۆ دەپارێزی منێک کە توش بووم ئەگەر ئیهمالی بکەم وە گوێ نەدەم بەڵام با خەڵکیش توش ببێ چۆن من توشم با خەڵکی توش بێ وەڵا ڕێک وەکو ئەوایە تۆ ژەهر بە خەڵک بدەی وەکو وایە من ژەهر بە خەڵک بدەم گوناهبارە بم ئەگەر بەهۆی ئیهمالی منەوە یا بەهۆی دەست قەستی منەوە من خۆم ئەزانم تووشی نەخۆشینەکە بووم و بەڵام گوێ نادەمێ ئەڵم من توش بووم با خەڵکیش توش بێ بزانێ قەوری عافێت چۆنە
با بزانانی لە شاغی چۆنە بە ئەویش توش ببێ ئەو توش بوو چەندە ئێشی پێگا چەندە ئازاری چەندە ئازاری پێگە جارەوە من گوناهبارم لەسەری ئەگەر مرد بێ وەڵام من بەشدارم لە سببی کوشتنی ئەو ئینسانە مسلمانە ئەو کەسە مسلمانیش نەبێ حتا هەرچی بێت ئێمە ئەگەر حتا پەلەوریش بەهۆی ئێمەوە توش بێ ئێمە گوناهبارە بین بەجددی چۆن ئێمە لە پەلەوەرەوە توش ببین پەلەوەرەکە گوناهبار نابێت چونکە ئەو تەکلیفی لەسەر نییە و عەقلی نییە بەڵام ئێمە واجبمانە حتا نەهێڵین لە هێڕەی ئێمەوە پەلەوریش زیندەوەرەکانی تریش توش ببن چ جای براکەمان خوشکەکەمان خزمەکەمان کەسەکەمان دراوسێکەمان ئەهلی مزگەوتمان واجبە لەسەرمان دوورکەوینەوە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله علیه وسلم ئەفەرمێ کەسێک سیری خوارد کەسێک پیازی خوارد کەسێک شتی بۆنداری خوارد و بۆنەکەی ناخۆش بوو نێتە مزگەوت چونکە عەزیەتی مسلمانانەدا ئەو بۆنە لە چاو ئەوەی کە تۆ من پەتایەکەم توش بووە و براکەم توشەکەم تۆ توشەکەم زۆری جیاوازە یعنی کابرا بۆنێکی ناخۆشیە بەسەریە هەر نیومەتە دوورکەوتۆی تر بۆنەکە نامێنێ ئیتر طبیعیە بێ ئەوە گوناهە نابێ بێ مزگەوت باشە لەبەرەوەی سیری خواردە لەبەرەوەی پیازی خواردە لەبەرەوەی تووری خواردە لەبەرەوەی بۆنێکی ناخۆشی لە دەمی دێ و بۆگەنی کردووە باشە ئەوە دروست نەبێ بێ بۆ مزگەوت منێک کە تووشی نەخۆشینێک بووم نەک کۆرۆنا هەر نەخۆشینێکی تر کابرا تووشی نەخۆشینی سی لەبێ کابرا تووشی نەخۆشینی هەڵامەتێکە بێ هەڵامەتێکی ساریە بێ بەڵام خەڵک ناڕەحەتەکە دروست نییە وەڵا بێتە مزگەوت لەبەرەوە نەک هەر مزگەوت هەر دروست نییە بچێت شوێنێکی قەرەباڵغ دروست نییە لە ناو ماڵ و منداڵ یا زۆر نزیک بێتەوە ماڵ و مناڵەکەی توشکە گوناهبارە بێ ماڵ و مناڵەکەی توشکە یعنی ئێستا ئێمە طبیعی وەریەگرین ببەخشە بە ئەوەش بڵم طبیعی وەریەگرین وەختوایە یەکێک لە ماڵێکە پاییز تووشی هەڵامەتە بێ ئیتر خۆی ناپارێزی و ئەوان خۆیان ناپارێزن ئەو چاکە بێت ئەوانی تری لە ماوەی 3-4 ڕۆژە سەرێکی هەر هەموو تووشە بێت سەر لە نوێ ئیعادە بێت و کاکە ئەمە گوناهباریە وەڵڵا واجب خۆی بپارێزی ڕاست چونکە ماوەسا ئێستا تێکەڵیەکە لە وڵاتی ئێمە زۆرە یعنی تۆ ئەچێتە دایرەکەی ئەچێتە مزگەوت ئەچێتە ناو بازار سەردانەکە شتەکات لەبەرەوە ئەم حاڵەتە بە تایبەتی ئەم نەخۆشیە ماوەسا ئەوەی بەدەست وەزارەتی سەحاوە ماوە ئەوەی بەدەست تەندروستیەوە ماوە بەس ئەوەیە بە خەڵک بڵێن کە خۆتان پارێزن چونکە ئێستا ئەوەی من ئاگادار بمەوەسا لە سلێمانیا ژمارەیەکی زۆر کەم بێدواتە یعنی قەرێوەڵەم ماوە بۆ نەخۆش لەبەرەوە ئەگەر ڕێژەکە یەک تۆزتر سەر بکەوێت لەو نیسبەتێکە هەیە جێ نامێنێ ئەو وەختە یعنی بەڕاستی واجبی ئێمەی مسلمان و مامۆسایان وەکو جەنابتان و بانخوازان و ئەهلی ئیسلام خوازەیەکە زۆر تەوعیەکە زۆر بە قووەت بکرێ لەم لایەناکە خەڵک یەکەم خۆی پارێزیەکەم بچێتە دەرەوە بە پێی ئیش و ضرورەت نەبێت نەڕوا وەکو جنابتە فەرمی کابرا هەر هەستی کرد کە خۆی نەخۆشە با نەچێتە مزگەوت چونکە مامۆستا بەڕاستی لە مزگەوتە خەڵک زۆر تووشە بێت ینی لە بەعزی شوێناوانیە چونکە لە شوێنی دەستنوێژگرتنەکە کابرا نەخۆشەکە دایانێ لە WC دایانێت لە ئەچێتە ناو مزگەوتەکە دەهنگاوە بنێ لە هەر دەهنگاوەکە قاچی تەڕ بێت دەموچاوی تەڕ بێت لەو شوێنە ئەو ڤایرۆسە دائانێ چی ئەفەرمون بۆ ئەوەی کەوا بەڕاستی تونتر بین لەم مەسەلەیە بۆ خۆپاراستن و ئەو کەسانە بەڕاستی زۆر لە ئاستی مەسئولیەت بن کاتێک کە ئەزان هەست بە خۆیانەکەن نەیەنە دەرو لە ماڵی خۆیان کەرەنتینە بکەن با من قسەیە بکەم بۆ خەڵک قسەیەکی مەشهوری عەشایری خۆمان هەیە ئەڵێ برسێتی لە باوک مردن خراپترە ئەو خەڵکە برسێتی ئەیتر ئەڵێ نەک باوکم با هەموو کەس و کارم بمرێ مهمە من سکم تێرکەم کە ئەمە بەڕاستی حەل نییە ئێمەش لەنا ئەو میلەتین ئاگامان لێیە معاناتی هەمومانە بەڕاستی ئەم نەبوونی و ئەم برسێتی و ئەم بێبازاری ئەوە معاناتی هەر هەمومانە بەڵام لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئەبێ ئێمە خۆمان فرەی خۆمان کەوین چونکە ئێمە دڵسۆزمان نییە بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە ئێمە دڵسۆزمان نییە وە کەسانێکیش کە خۆیان بە دڵسۆزانن ئێستا خەڵک یەک زەڕستی قیپیان نییە وە پیان وایە ڕاست ناکەن بەڵام حتا کەسە ڕاستەکانیش ئێستا من لەگەڵ چەند دکتۆرێکا قسەم کردووە کە ترسناکی حاڵەتەکە بە جوانی بەیانیان کردووە کە چییە و چەند ترسناکە بەڵام خەڵک بڕوا ناکە باشە خەڵک بۆچی بڕوا ناکە چونکە ئەوەندە شتی ناڕاست بیستراوە ڕاستەکەیشیان لەدابێتە ناڕاست بەڵام یەکشت هەیە لێرە هەمومان من تۆ هەموو ئەو خەڵکی کە ئێستا ئێمە گوێی لە ئێمەیە و ئێمە ئەبینێ ئێمە خۆمان بۆ خۆمان احتیاطێک بکەین زەرەر ناکەین من پاکوتەمیزی خۆم ڕاگرم زەرەر ناکەم من تێکەڵی خەڵک زۆر نەکەم بەڵکو خۆمە پارێزم زۆر جاری لە جاری پێشوو کە کەرەنتینەکە بوو کە الحەمدولیلا سەرکەوتوانە تێپەڕی خەڵک لیانە بۆ خۆ هیچ نەبوو بۆ بەتەمای 2,000 کەس بمرێ لە شاری سلێمانیا
يعني من تصور كم خلق ئێستا چاوەڕێەوە کا بەتەمایە لە با دووسێ کەس نەک دووسێکە 2,000 کەس بمرێ لە شاری سلێمانە جا وەختەی ئێمەش فرێ خۆمانەکەین آخر جا ئەگەر وای لێ هات بۆ 2,000 کەس بمرێ وەسار بە تەجروبەی وڵاتە ئەوروپیان ئێستا ئیتالیا بە هەمان شێوە ینی خەڵکەکەی گاڵتەیان لە وەزعەکە هات دی ئەو کارەساتە گەورە قەوما لە وڵاتیە لەبەرەوە یعنی زۆر زەرورە بەڕاستی خۆمان پارێزین اینجا خۆ پاراستنەکە زۆری تێناچێ کەمی تێچێ بەس چارەسەرەکە زۆری تێچێ و نیشە ینی چارەسەرەکە نییە تو هەر چاکیش نابێت و وەختی وایە خۆ وەختی وایە وەفاتەکە و ئەمرێت ئیتر کە کابرا مرد ئیتر هیچ ینی سەرۆت و سامان چێ ینی لەبەرەوە بەڕاستی منیش وا دەزانم کە پێویستە هەمومان خۆمان بپارێزین لەم نەخۆشینەوە لە هەموو نەخۆشینێکی تریش يعني کابرا پێویستە لە هەموو نەخۆشینێک خۆی بپارێزێت کە ئەڵەن مەسەلەن ئەم ئاوە مەخۆرەوە چونکە زەرەری هەیە بۆ تۆ دەیترێ بێ نەیخواتە ئەگەر کەسێک لە ڕووی علمیەوە بە منی وت ئەم ئاوە زەرەری هەیە بیخۆیتەوە بیخۆمە گوناهبارە بم بەها ئەوا سەیریشی کەم ئەڵەی چاوی قژانگەونە جوانە باشە گوناهبارە بم ئەگەر بیخۆمەوە ئەوە بەڵام ئەبێ کێ بیڵێ ئەبێ کەسێک بیڵێ پسپۆر بێ لەو مەجای ئەوانەک وەزیرێک پێم بڵێ نەک سیاسیەک پێم بڵێ نەک عسکەریەک پێم بڵێ نەک ئەبێ دکتۆرێک پێم بڵێ کە پسپۆڕێکی لە تەشخیصی ئەم ئاوا بێ کە بزانێ ئێسایش ئێمە مەسەلەن ئەبێ گوێ لە ئەو دکتۆرە بگرین کە پسپۆرە لەو مەجای ئەم نەخۆشینانە ئێمە چی بکەین پێویستە چی بکەین چۆن فرێ خۆمان کەوین چۆن خۆمان بپارێزین ئەمە ضرورەتی هەیە بەڕاستی ئێمە ئەبێ نەهێڵین بەڕاستی هەموو شتەکەمان لە دەست دەرچێ ورەی خۆمان بین ئاگەمان لە خۆمان بێ خەڵکە فەقیر و هەژارەکە تیاچێ بەڕاستی ئەوەی کە نیەتی تیاچێ ئەوەشی هەیەی فرای خۆیەکەوێ خۆی پارێزێ ئایسا مەسەلەن سەیری کە زۆر دەوڵەمەنەکان نایەنە دەرەوە بۆ چکە زان شتەکە ڕاستە حقەتی هەیە و ئیتر بە ئەم سەر و سامانیشم لە دەست دەرنەچێ بە هەموو شێوازێک خۆی ماڵ و مناڵی کەرەنتینە کردووە کابرای مەسئولی سیاسی بە هەمان شێواز هەر خەڵکە فەقیر و ڕەشوڕوتەکە و عارەبانچیەکەی لە بدەرەوە گوێنایەتێ بۆ چکە پارە نیە لە گیرفانیا هەڵە جا چیە بێ با بێ قیروسیا ئاخر تۆ پێویستە ژیانت مقدسە پێویستە پارێزگای لە ژیانی خۆت بکەیت نابێ ژیانت بە هەدەر بدەیت نابێ ئێمە ژیانمان بە هەدەر بدەین چونکە ئێمە خاوەنی ژیانی خۆمان نین زاتێک ئەو ژیانی پێداوین ئەوش بەرپرسە لێی کە لێمان نەسێنێتەوە مافی هەیە لێمان ناسێنێتەوە مافی هەیە مافی لێسەندنەوەی ژیان لە ئێمە خوای ڕەب العالەمینە نەک ئێمە بە ئارزوی خۆمان یاری بە ژیانی خۆمان بکەین ئەمە گوناهبارە بین تیایدا مۆسەکەن حتا بە ئەوەش بڵین نەوە خەڵکێک وا تێبگا کە بڵین ئێمە لەم بەرنامەیە جەنابەت کە ئەم تەوجیهە ئیمانیانە پێشکەش بە خەڵکەکەیت مەبەست لەم وتانە ئەوە بێ کە خەڵک داوای حەق و مافی خۆی نەکات سەبرگرتن بەو معنا نەهاتۆ کە تۆ لە ڕێگا شەرعیەکانەوە لەو ڕێگەی کە حەقی میلەتێکە حەقی مافی خۆتە داواکاری خۆتە دژایەتیکردنی گەندەڵی و ئەو فەسادە ئیداریە کە لە وڵاتە هەیە ئەمانە شتێکی ترە بەو ڕێگ مەشروعانەی کە هەیە بیگریتە بەر بەڵام سەبر شتێکی ترە ینی باسەکە ئێمە لە سەبر باسێکی ترە کە ئەویشەوەیە کە چۆن یعنی واقعیانە لەگەڵ ئەم مامەڵی ئەم وەزع بکەین سەبرجایە لەگەڵ زەلیل بوون کاک شێخ بەڕاستی ئەوەی تر ئێمە لەگەڵ ئەوە نین بەحسیەوە ناکەین کە کاکە دەستگورە بە کڵاو شڕەکە تۆ بابانەی بە نا سەبر یعنی ئەوە نا سەبر یعنی پلاندانان بۆ سەرکەوتن بەڕاستی سەبر یعنی پلاندانان بۆ سەرکەوتن ئەوەی تر کە دەست بگرین بە کڵاو شڕەکەەوە بابانەی با ئەوە زەلیل بوونە ئەوە خۆڕسواکردنە ئەوە خۆتواندنەوەی لە پێناو کورسی و مەقامی خەڵکی ترە نا ئێمە ئەو بەحسیەوە ناکەین ئەمەیان بۆ ئەوەیە کە تۆ بۆ ئەوەی بمێنینەوە بۆ ئەوەیە جارێ ئەگەر من خۆم نەمامەوە ئیتر نەسەبر قسەی لەسەرەکرێ نا سەرکەوتن قسەی لەسەرەکرێ نەمەقاومە قسەی لەسەرەکرێ هیچ کە من نەمام ئیتر هیچ ئێمە بەحسیەوەکەین ئێمە بمێنین ئەو میلەتە بمێنێ ئەو میلەتە بە معەزەز مکەڕەم ژیانی بگوزێنێ و تێیپەڕێنێ سەدام چی لێ هات شاچی لێ هات هەموو ئەو دەسەڵاتدارەکان و زلیێزەکان کووا چیان لێ هات هەمووی ڕۆیشت کێ ماوەتەوە میلەتەکە ماوەتەوە پێویستە ئەم میلەتە بمێنێتەوە دەسەڵاتدار فڵان و فیسارە ئەڕوات نامێنێ خۆ تا کوێ ئەڕوا بەقەدەر فیرعونی شتەمەنی ناکات کۆتایی دێت یعنی هەموو شتێک هینێ ئەجەلی کتابەتی خۆی هەیە کە ئەجەلەکەی کۆتایی هەوتەوە ئیتر خی گەورە مەجای نادا یەک هەناسی زیاتر بدە بەڵام مهم ئێمەین کە ئێمە بمێنین ئێمە مەقاومە بکەین بۆ ئەی دوایی ئەمە جیل بە جیل بۆ نەوەکانی داهاتوو بگێڕینەوە کە بزانن باوباپیریان بە چ نەهامەتیەک ژیانیان گوزەراندەوە چۆن تاریخیان دروست کردووە ماوسەگەن هەر لە باسەکانی سەبر و ئارامگرتن و ئیبتیلا و ناڕەحەتیە نمونە هەرە باڵا و جوانەکەی ئێمە کە لە قورئان و فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەیبینین نمونەی پێغەمبەرانە لەناو پێغەمبەرانیشا
باسی ئولو العەزمەکانە ئەو پێنج پێغەمبەری کە ئولو العەزم بوون یعنی قورسایی و ناڕەحەتێکی زۆران بینیوە وەختێک نەخۆشیێکی ئاوا کەم دەرامەتیکی ئاوا وەزعێکی ئابووری قورس کە ڕوەکاتە وڵاتەکەمان ڕەنگە شەڕی تێ بکەوێت خوا ئیزانێت چی دروستە بێت یعنی چی ترێتە پێشەوە نمونەی ئەو پێغەمبەرانە ئێمە ئەگەر ڕۆژانە گوێمان لە وتار بۆ گوێمان لە خۆمان شتمان خوێندێتەوە ئیسفادەمان لە شت کردو ئەگەر لە واقع و لە پراکتیکە ئێمە ئیشی پێ نەکەین کەواتە ئیسفادەمان چی کردو لە پێغەمبەران و لە ئەو دەرس و مۆعیزانی کە وەرمان گرتووە باشە پێغەمبەران هەمان ئیبتیلا و هەمان ناڕەحەتی زۆر بە قورسەوە نەهاتوتە ڕێیان حتما چونکە ئەگەر سیرکەین وەکو بەڕێزت ئاماژەتدا بە پێغەمبەرانی ئولو العەزم هەر کامیان بەحسکەی پێغەمبەری خۆمان صلی الله علیه وسلم حەزرەتی موسا عیسا پێغەمبەر ئیبراهیم پێغەمبەر یعنی بۆ نمونە سەیری پێغەمبەری خۆمان بکە صلی الله تعالی علیه وسلم ژنی مردووە کچی مردووە هەموو مناڵەکانی پێش خۆی مردون غەیری فاتیمە باشە بە کوڕ و بە کچەوە مامی مردووە نەکرد مردنی ئاسایی نابەڵکو و تەمسیلیش کراوە لچی بڕاوە گوێی بڕاوە لوتی بڕاوە جەرگ و دڵی دەرهێنراوە خێزانی لەولاوە بەبرسێتی هێنراوەتە بەردەستی خەدیجە خاتون کە شازی و شای هەموو ئافرەتانی جیهانە یعنی هەموو جارێ من کە دیراسی ئەو ژیاننامەی خەدیجە خاتون کردووە یعنی قەلبەن هەستم بەوە کردووە کە خوای گەورە پەروەردگار چەندە محەممەدی بەرز کردوتە صلی الله تعالی علیه وسلم ئافرەتێکیش بەرز کردوتە کە هاوشانی ئەم پێغەمبەرە بێ باشە چونکە کە سەیری مەقامی خەدیجە ئەکەی چ خاوەنی مووقفێکی گەورە بووە دەی خەدیجە بە برسێتی سەری ناوەتەوە بەهۆی برسێتی و وەفاتی کردووە کە یەکێک بوو لە دەوڵەمەنە گەورەکانی شاری مەکە یعنی خۆ مەشهورە کە لەو گەورەترین دەوڵەمەنی و هاتۆ بۆی کە لە پێناوی ئەو دینەی خوا ئاوا بە برسێتی و بە نەبوونی و بە داماوی سەری ناوەتەوە کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو ئەم مووقیفانەی بینیوە دەربەدەری بینیوە برسێتی بینیوە باشە دەریان کردووە لە وڵاتی خۆی تووشی شەڕیان کردووە بریندار بووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەخۆش کەوتووە نەخۆشین کە نەخۆشینی زۆر قورس کە پێغەمبەری خوا فەرمێ پێغەمبەران نەخۆشینی زۆر قورس ئەگرن وەکو خەڵکی ئاسایی نەخۆشین ناگرن کەوابێ هەموو ئەمانەیان گرتووە و سەرکەوتووە ئەیوب پێغەمبەر عەلەیه الصلاة والسلام خوای گەورە پەروەردگار بە جوانی تەسجیلیەکە کە تووشی چ نەخۆشینێکی سەخت بووە لە ئەو پەڕی ڕفاهیەتا بووە مناڵی هەبووە ژنی هەبووە سەروەتی هەبووە سامانی هەبووە خوای گەورە یەکەیەکە هەمویانی لێسێنێتەوە دوای تووشی نەخۆشینێکی زۆر ترسناک و ناخۆش و قێزەونی ئەکاکە خەڵک بێزی لێکاتەوە خەڵک تەرێزی لێ بکە هەتاوای لێ هاتووە کە خەریک بێ خێزانەکەشی هەم تەرێزی لێ بکات و نزیکی نەکەوێتە بە تەواوەتی بەڵام خوای گەورە پەروەردگار دوایی دەروی خێری لێکاتەوە و سەرکەوتنی پێبەخشی هەموو ئەمانە بۆ ئەوەیە کە ئێمە بەڕاستی بەرگە بگرین بەرگەی ناڕەحەتیەکانی ژیان بگرین بۆچی خوای گەورە پەروەردگار قیسەی پێغەمبەرانی تر بۆ پێغەمبەری خوا ئەگەڕێتەوە ئەفەرمێ کەذلک لنثبت به فؤادك بۆ ئەوەیە کە تۆ دڵت قایم بێ و دابمەزری بۆ ئەوەیە کە تۆ دڵت قایم بێ و دابمەزری جا پێغەمبەری خوا پێویستی بە گێڕانەوەی قیسە و بەسەرهاتی پێغەمبەران بووە بۆ دامەزرانی دڵقایمی و دامەزراوی ئێمە چەندمان پێویستە کەوابێ ئێمەش ئەوەی کە بیستومان هەموو بۆ حکایەت نییە بۆ ئەوەی ئێمەش لە ژیانمانە قایم بین دامەزراوە بین سابت بین نەدۆڕین نە ئیمانەکەمان بدۆڕێنین نا ئەخلاقمان بدۆڕێنین نا کەسایەتیمان بدۆڕێنین بەڵکو وەکو پۆڵا دابمەزرین و سەرکەوتوانە ئەم مدەتەی تێپەڕێنی حتمما تێپەڕێ و کۆتایی دێ کێ لە بیری ئاوا بوو گرانێکە ئاوە بۆ ئاسانێت تێپەڕێ هەرەڵی خەو بووە بەڕاستی ئێستا گێڕین و ئێمە مناڵەکانمان تەسەوری ناکەن چۆن کابرا بەری گسکی خوارد و هاڕیوێتی باشە من شتێکم گێڕایەوە لە کاتی گرانیەکە مامۆستایەکی ڕەفیقمان تۆزێک کیلۆی ئاردی دەستکەوتبوو بەچی بیکەین بەنان هیچیان دەست نەکەوتبوو یەک دوو مناڵی نابوو بڕن لەو سەر سەلوێنکە بەڵکم یەک دوو تەپاڵە بێننەوە تەوتی تەپاڵەمان هێناوەتی دراوسێکەمان هاوتێتی وەڵاهی ماوەکەی خۆمانە کردوێتی بەخوا نابی بیسووتێنن کۆرە دایک کچاک باوکو کچاک بۆ خاتری خوا دووسێ تەپاڵەیە با بیسووتێنی فیانەوەڵا نابێتی تەپاڵەکانی بردەوە هاتوو لەلای ئێمە ئەگریا بێتاقەت بوو ئێمە یەک دوو دارمان پێدا نانەکی پێلێنە ئەومان گوزەراند و تێمان پەڕاندە الحەمدوللیلا سەربەرزانە و سەرکەوتوانە ئەمە شتی ئەپەڕێت ئینشاءالله بەڵام مهم وێ سابت بین دامەزراو بین نەدۆڕین پشتیوانمان بە خوای پەروەردگار قایم بێ چونکە پشت بە ئەو بەسین حتمما خوای گەورە پەروەردگار ڕزگار ئینشاءالله مۆسیگیان چەند کاتمان زۆر کەم ماوە زۆرمان نەماوە بەڵام بابەتێک کە زۆر گرنگە قسەی لەسەر بکەین لەسەر مەجالی سەبرە و بۆمانەوەی خەڵک لە ماڵەکانە یا زۆرترین کات
خەڵک ئێستا لە ماڵەوەیە وە مناڵەکانیش ئەو مناڵانەی هەمانە هەمومان سبحان الله ئەو وەزعە ڕەخساوە کە ماڵەکانە بێتەوە بە قوتابخانەی مناڵەکان چونکە مەکتەبەکان ئابۆ جۆری لێ هاتوو قوتابخانە نەماوە لەبەرەوە فرسەتێکی زۆر باش باوک و دایکەکانی زیاتر لەگەڵ مناڵەکانیانن چی بکەین بۆ ئەوەی کە مناڵەکانمان دەستکاریەکی ئەو پەروەردە سەقاتە بکەین کە تەلەڤیزیۆن و ئینتەرنێت و مەجاالە خراپەکان دروستیان کردووە لەسەر هەست و بیر و معنەویاتی ئەو مناڵانە بەلای منە ئەوەی کە زۆر زۆر گرنگە بیکەین لەوە ئەچێ بەهۆی سەرقاڵی ژیانەوە نەمانتوانی بێ جوان تەفعیلیکەین بەڕێی من تەنها یەکشت بکەین بەسە بیسەلمێنین بۆ مناڵەکانمان کە بە واقعی خۆشمان ئەون و زۆر بەلامانەوە گرنگن و حەز بکەن کە بەڕاستی ئێمە ناسیح و ئەمینێکی تەواوین بۆ ئەوان جا دوای ئەوە ئیتر کە هەستیان بەمە کرد ئیتر ئەو کاتە تەنها یەک ئاماژە بدەی بەسە بەڵام من وە ئەزام گرفتی گەورەی ئێستا دایک و باوکان ئەوەیە مناڵەکان تێنەگەیشتون لەوەی کە دایک و باوکیان ناسیحێکی ئەمینە پێویستە ئێمە بیسەلمێنین هەم مناڵەکانمان خۆش ئەوێ هەم دڵسۆزیانین هەم خەمخۆریانین هەم بە تەنگ ژیانیانەوە هەین بە تەواوەتی ئەمایان بۆ بسەلمێ بە زمانێکی شیرین پیان بسەلمێنین چونکە ئەوەی کە مەسەلەن لە سورەتی لوقمانە حەزرەتی لوقمان ئامۆژگاری کوڕەکەیەکە وهو يعظه يا بني لا تشرك بالله وهو يعظه ئامۆژگاری ئەبێ جەوێکی تایبەت یا کەشوهەوایەکی تایبەتی هەبێ ئامۆژگاری لە کاتی تووڕەبوون و هەڕەشە و چاو لە سوورکردنەوە ئامۆژگاری ناکرێەوە مەقامی تووڕەیی و مەقامی محاسبەیە مەقامی ئامۆژگاری مەقامێکی پڕ لە مەحەبەتی پڕ لە سۆزی پڕ لە میهرەبانی پڕ لە ڕەحمەتە کە مناڵەکە تەشویقی ببێ تەشویقی بۆ دروست بێ مشەویق بێ کە گوێت لێ بگرێ یعنی هەموو گیانی بێ بە گوێ نەک ئامادە نەبێ حتا سەریش بەرزکات و سەیری دەموچاوکە لەبەرەوە ئەبێ ئێمە ئەو سیقەیە بگەڕێنینەوە ئەو متمانەیە بگەڕێنین بە دایک و باوکان ئیتر دوای ئەوە ئاسانە هەیە مەسەلەن بۆ منە من دایک و باوکم بینیوە لەم فترەیە قورئانی بە مناڵەکانی وتووە هەیە دانیشتون دیراسی شتیان کردو بە یەکەوە هەیشە تا ئێستا نەگەشتونەتەوەی سڵح بکەن هەیشە لەو نوعش زۆر زۆرە بەڕاستی بەداخەوە زۆر بەداخەوە نەگەیشتەوەی کە لە یەک تێبگەن هێشتا کە پێویستە کە دایک و باوک لەگەڵ مناڵەکانە لە یەک تێبگەن و ناخی یەکتری بخوێننەوە حرمەتی یەکتری بگرن ئەمە زۆر مهمە بەڕێی من ڕاست ماوسەگیان ئەمە زۆر ماندوومان کردی بەڵام و توێژێکی زۆر گەرم و گوڕ و زۆر جددی و زۆر پێویست بووە ئەم کاتی ئێستامان زۆر سوپاسانەکەی خوا سەلامەتان کە ئێوەش پایدار بن ئینشاءالله دەستان خۆش بە یاخۆ خۆرزە خێتامەتەوە خۆشەویستانم ئێمە لێرەدا بەرەو پایانی بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیامە بینەوە و کۆتایی بە بەرنامەکەمان دەهێنین لە کۆتاییە دەستخۆشی و ڕێز و سواسی زۆر گەورەم بۆ جەنابی مامۆستا مەلا جعفەر محەممەد ئیمام و خەتیبی مزگەوتی برایەتی سەردەم زۆر سوپاسانەکەم مامۆستاگیان خۆی گەورە پایدارتان بکەن ئینشاءالله هیوادارم لە کاتی تر و لە باس و خواستی تر ئینشاءالله بە خزمەتتان بگەین و شەرەفدارە بین بۆی کە لە خزمەتتان نبین زۆر سوپاسانەکەین دەستان خۆش بێخوا زۆر سوپاسانەکەم سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خواتها لقل